کی ناوەندی نیەتی هەیە لەگەڵ ئەوراقی مالی عێراقی ئەم کارە ئەنجام بە. سڵاوتان لەبێم کاتتان باش ئەم کاتی بەڕێست و بینەرانیش باش. دیارە لە کۆتا سەردانمان بۆ بەغداد وەکو شارەزا و ڕاوێژکارێکی بازاڕە داراییەکان ئێمە چەند جیهەتێکی معنی و ڕسمیمان بینی سەبارەت بە ڕێخستنەوەی کاری بازاری فۆرێکس لە عێراق و بازاری ئۆنلاین بە شێوەیەشی گشتی و چۆنیەتی داڕشتنی چوارشێوەیەشی یاسایی بۆ ئەم بابەتە. ئەوەی کە لێرە ئاماژەی پێ بکەمەوەیە کە لە ڕاستیە ئەم بابەتە ڕاستەوخۆ پەیوەستە بە هەیەی ئەوراقی مالی عێراقیەوە و ئەوان پێویستە کە ئەم بابەتە چارەسەر بکەن. لە پاش ئەوە بانکی ناوەندی عێراق وەکو جهەیەکی ڕقابی چاودێری ئەم کاری ئەم کۆمپانیانەکە. ئێستا لەوە تێگەیشتون کە پێویستە ئەم بازرگانیە لە عێراقا ڕێک بخرێتەوە و زۆر باشش لەوە تێگەیشتون ئەگەر بێت و لە نزیکترین کاتە ڕێکی نەخەنەوە ئەوە کۆمپانیەکانی ئوردنی ئەوانەی کە لە دوبەیان لە ئیماراتەوە لەگەڵ ناوەندی و ئەوراقی مالی عێراق بەڕێوە چوو نیەت هەیە پلان هەیە ئەنگ دەستکراوە بە ئیشکردن بۆ بابەتی بە یاساییکردن و ڕێخستنەوەی بازاڕ. هەرچەنە کە ئوستاز بیلا لەوانەیە ئەمە معلوماتێکی تۆزێک داخلی بێ بەس پێم خۆشە لێرەوە بە بەڕێستی ڕابگەیانم کە ڕەشنووسی ڕێخستنەوەی چوارچێوەی یاسایی بۆ کاری بازرگانی کردنی ئۆنلاین لە عێراقا قۆناغێکی زۆر باشی بڕیەوە تا و دقەیەش کە من ئاگادار بووم لە چوارچێوەی ئەو ڕێنمایی و تعلیماتەیە 62 مادە داڕێژراوە بۆ ڕێخستنەوەی کاری ئەم جۆرە کۆمپانیانەوەتە کۆمپانیەکان لەمە دووە پاش ئەو ڕێنمایانێکە لەلایەن دەستەی کاغەزە داراییەکانی عێراقەوە بەڕسمی ئەعلانەکرێت و بەیانەکرێت پێویستە ئەو مەرج و شەرت و شروتانی کە هەیە ئەوراقی مالی داوایە کات و بە هەمانگی لەگەڵ بانکی مرکزی لەسەر ڕێکەوتون ئەم کۆمپانیانە جێبەجێ بکەن. لە گرنگترین ئەو مەرجانە پێش ئەوەی کە هیچ شەریکێک لە عێراق دەست بە هیچ کاروبارێک بکە ئەوەیە کە پێویستە ئەو شەریکەیە کە کاری بازرگانی ئۆنلاین ئەکات لە عێراقا مسەجل بێت تۆمارکراو بێ لە دەستەی کاغەزە داراییەکانی عێراق. ئەمە مەرجی یەکەمە کە تۆ ئەمەد نەبێ ناتوانێت ئەسڵ داخلی پرۆسەکە بێت. ئەوەش کۆمپانیایەکی پشکدار یا بەس تەنها لێ خۆی تۆمارکە. طبعا ئەمە کۆمپانیایەکی هەتاوەکو ئێستاوەکو کۆمپانیایەکی پشکدار لە هەیە ئەوراقی مالی خۆی تەسجیلەکە و پێویستە لە وەزارەتی بازرگانی عێراق مسەجل بێ و شەهادەی وەزارەتی بازرگانی هەبێ و ئەم کۆمپانیایە پاشتر پێویستەکە لە دەستەی هەیە ئەوراقی مالی پاشتر بانکی مرکزی لێ ئاگادارەکرێتەوە و پێویستە بە گوێرەی ئەو ڕێنمای و تعلیماتانەی کە دەرەچێت پارەیەکی باش لە بانکی مرکزی عێراق دابنێت بۆ ئەوەی کە سبەینی هەر کێشە و مەشاکلێک دروست بوو ئەم شەریکەیە و بانکی مرکزی بتوانێت کە باشە زمانێکی باشێ بێت لە بانکی ناوەندێگەکە خاوەن پشک و بەشدار بۆکان بتوانێت قەرە بکرێت. بەڵێ ئەوان ئەیانەیە بە تەواوەتی زمانەتی ئەوە بکەن و خاڵێکی زۆر گرنگیش لێرە ئەوەیە کە زۆر تاکیدی لەسەرەکەنەوە هەوڵی بۆ یان من نازانم هەتاوەکو چەند ئەم بڕیارە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەیە کە سوقی یعنی یاخود بازاڕی کاغەزە داراییەکانی عێراق ئەکتیف بکەنەوە لە ڕێگەی هەیە ئەوراقی مالیەوە کە ئەمە شتێکە عێراق باتە قۆناغێکی ترەوە و لە هەمووی گرنگتریش کاری ئەم کۆمپانیانە لەمە دووە بە وردی پێداچوونەوەی بۆ کرێک و ئەو بڕۆکەرانی کە بە شێوەی ئەیبوک کارەکەن واتە سێڤەر و مێتەتریدەر و مێتاکۆرزی خۆیانە سێڤەری خۆیانە بریجان هەیە سعریان بۆ بایێنێتەوە LP خارجیان هەیە کە ڕەبتیانەکە بە بانکەکانەوە هەمووی پێداچوونەوەی بۆ کرێتەوە ئەگەر 100% ئەم کۆمپانیانە مامەڵەکار نەبەستنەوە بە بازاڕ نێودەوڵەتەکانە ئەو کۆمپانیانی کە ڕەسەنن ینی بە واقعی بریکارن مەبەستەوە بوو لەم دەستەواژانی بەکارمانێنە وانە؟ بەڵێ ئەوانەی کە بە فەرمی بە فعلی ئیشی نێوەندگیری ئەکەن و مشتری بە بازاڕی نێودەوڵەتی و ئەبەستنەوە ئەمانە ئەتوان لە عێراقایش بکەن و خاڵێکی زۆر گرنگتریش کە ئەوەی بانکی ناوەندی ئێستا دراسەیەکە ئەو هەیە ئەوراقی مالی ئیشی لەسەرەکە ئەوەیە کە تەداول بازرگانیکردن لە بازاری فۆرێکسا لە عێراق بکرێت بە دیناری عێراقی وەکو هەموو دەوڵەتەکانی تر چونکە ئێستا بۆ نمونە لە ئەوروپا هەموو حسابەکانی بازاری فۆرێکس بە یۆرۆیە لە بەریتانیا هەموو حسابەکانیان بە پاوەنە لە سعودیە بە ڕیاڵە لە عێراقیش بانکی ناوەندی هەوڵ ئەیات کە ئەم مەسەلەی تەداولکردن و ئیداعات بە گوێرەی سعری بانکی مرکزی بێت و بە دینار بێت و سەحبش بە گوێرەی بانکی من زۆر حەزم ئالە قسەی خۆتە زای من زۆر لە بابەتی دینارە قساکەم و لایەنگریم واتەی تر لەو بازاڕەشە خەڵک بە سعری بانکی ناوەندی ئەتوانێ مامەڵە بکەوانە
بەڵێ 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 ئەوەی چەکلەوە ئەهدافانەی کە هەیە ئەوراقی مالی بەڵێ بەڵێ پێم وانە کە عمولەیەکی ئەوهایشی لەسەر بێ لەوانەیە شتێکی زۆر ڕەمزی دابنرێت بەڵام زۆر تاکیدیان لەوە کردەوە کە پێویستە بە چ سیعرێک پارە خاتە ناو حسابەکەیەوە بە هەمان سیعر و ئەمەش چییە کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم ترانزاکشنانە لە بانکی ناوەندی تۆمار بکرێن و پرۆسەکە شەفافەکە و بۆ نمونایەکێک لەو مەشاکلانێکی پێشتر لە عێراقا هەیە و بانکی مرکزی تاکیدی لێ کردوت و نەیتوانی و ئیجازە بداتە هیچ شەریکەیەک ئەوەیە کە زەبوونێک یا مشتریەک ئەچێت بۆ نمونە 3 ملیۆن دلاری داعکات بانکی مرکزی پێویستە لەمە دووە ئەو شەریکانە کە ئەم ڕێکارە یاسانێت چوو بواری جێبەجێکردنەوە کە ملیۆنێک 2 ملیۆن 3 ملیۆن دلار لە حسابەکەی داعکە ئەبێت سەرچاوی پارەکەی بۆ حکوومەت ڕوون کاتەوە کە ناتوانێت داعیکاکە نابەو شێوەیە و لە هەمووی گرنگتریشی تر لەمە دووە ئەو دۆلارە ناچێت ئەمە بازاری سپیکردنەوە و غەسیل ئەموالە ئەگەر بەم یاسایە بڕوە بەڵێ بەڵێ ناوەشی لەسەر نامێنێ تا ڕادەیەکی زۆر بەڵێ ینی کاک دکتۆر ئەمە ئەم بابەتانش من خۆم لە کۆبوونەوەکانە بەشدار و چەندین بەرپرس و ڕاوێژکارم بینیوە یعنی ئەمانە معلوماتن ئەمانە شیکردنەوەی من نین ئەمانە تێگەیشتنی هەیە ئەوراقی مالی بانکی مرکزی عێراق بۆ ئەم بابەتە و بە ضرورەتیشی ئەزان بەڕاستی کە ئەم مەسەلەیە بە وردی دراست بکەن چونکە ئەوان ئەرقامی زۆر خەیاڵیان لە بەردەسا بوو پێشتر شەریکێک لە عێراقا هەبووە کە لە حاڵەتی ئێستا ئەموالەکانی مسادرە کراوە بەس لەو حسابانێک لە ناو عێراقا هەیبوو نزیکەی 176 میلیارد دلار لە حسابی ئەو شەریکەیە هەبووە ینی تا ڕادەیەکی زۆریش 176 میلیارد بەس لە حسابی ئەو شەریکە دینار عفو دینار بووە کار دکتۆر بێگومانی وشە زۆرە ئەمە بەڵێ بەڵێ ئەمە هیچ بەبێ هیچ ئیجازە بەبێ هیچ ڕێنمایەکی شکاری کردووە لە بازاڕە و بۆشی چووەتە سەرەتاوەکو ئەوەی کە بانقی ناوەندی لە ئاگادار کراوەتەوە اینجا ئەم مەسلەی بازاری فۆرێکسەش بۆی هەدەفەکە ئەوەیە کە بیکەنەوە بە دیناری عێراقی لەبەرەوەی بەڕاستی لە سزای ئەمریکیەکان ئەترسن لەم بابەتەیە ینی بەڕاستی بە حەزەرەوە تەعاملەکەن لەگەڵ بازاری فۆرێکسا لەبەرەوە یانەوێت ئەگەر ڕەب بیکەن بە دیناری عێراقی و ئیداع و سەحب بە دیناری عێراقی بێەوە لە دوور ڕۆ ئیسفادەیە بێ لە ڕوویەکەوە کە ئیتر زەبوون هیچ مشکلەیەکی نابێ مشتری لە ڕوویەکی تریشەوە تەڵەبی داخلیش لەسەر دۆلار کەمەکاتەوە لە حاڵەتی ئێستا هەموو بەشداربانێک کە لە شەریکاتەکانی شەکەن هەمووی یعنی پارە داخلکردیان بۆ حساباتەکانیان بە شێوەی دۆلارە پێویستە و دینارە هیانە بیکەن بە دۆلار پاشانی داعیکەن لە حسابەکانیانە ئەمەش لە ڕوویەکی ترەوە ئیسفادەیە بێ وەکو وتم چوارچێوە یاسایەکەی تقریبا 62 ڕێنمایی لە خۆی ئەگرێت و قرارە لە ئایندەی نزیکە لەم هەفتە و هەفتەی داهاتوو بەڕسمی هەیە ئەوراقی مالی بڵاوی بکاتەوە بەڵام من ئەوەندەی تا ئێستا زانیاریم هەیە تەوقیتەکەی بەو شێوەیە بەڵام نازانم ئایا کێشەی بۆ دروستە بێ مەشاکلی بۆ دروست ئەبێت تەدەخولاتی خارجی ئەکرێت لەو مۆزوعە هەتاوەکو ئەو کاتێککە من لێ بوون و بەشدار بووین و ڕاوێژمان پێکراوە بابەتەکە بۆ زۆرە احتیمالەتی زۆر هەیە بچێتە ماوەی چەند ئەوێ بێگومان بچێتە پەرلەمان خوێنەوە یەکەم و دووەم وستێن بەڵام پێتان وایە لەم حکوومەتەیە لەم خولەی پەرلەمانی عێراقا بچێتەوێ و لیژنی یاسایی و دواتریش من پێم وایە کە هەوڵێکی جددی هەیە لە بەغداوە بۆ ڕێخستنەوەی کاری ئەم کۆمپانیایە و پێم وایە کە پەلەشیانە لە بابەتی ڕێخستنەوەی کاری ئەم کۆمپانیایانە و بە شێوەیەکی جددیش هەردوو جیاتەکە لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی ئەوەی کە من معلوماتم هەیە ئەگەرێکی زۆر هەیە بڵێ ئەگەرێکی زۆر هەیە پێش انتخاباتی داهاتوو ئەم بابەتە تا ڕادەیەکی زۆر ڕێخستنەوەی بۆ بکرێ و بازاری فۆرێکس وەکو بازارێکی ڕسمی بە ژێرەی ڕێنمایەکان لە عێراق ڕێک بخرێتەوە وڵایتە بە دەرفەت ێزانم کاگەرێم قسەیە لەسەر بابەتی زێڕ و دیناریش بکەین با لە زێڕۆ دەست پێ بکەین بەرزونزمێکی باشی بەخۆ بینی بەرزی لوتکەی تۆمار کرد دواتر ئێستا دابەزیەوەتەوە ئەم شەو بڕیارە بازار و بۆرسی جیهانی بکرێتەوە 3390 دلارە ئۆنسەی ئاراستی زێر هەم بۆ کورتمەودا بۆ دوورمەودا چۆنە لە ڕاستیە زێر لە حاڵەتی ئێستا ئێمە منطقەیەکی عاممان هەیە بۆ تحلیلکردنی سعری زێر ئەوش ئەو منطقەیە کە یعنی مشتری یاخود مستەسمر لە بازارە مرتاحە بەکڕنی و فرۆشتنی ئەگەر تەمەشای لە ڕووی تەکنیکال و سعری زێر بکەین ئەبینین لە منطقەیەکە کە زۆر دوورە لە مرتاحی مستەسمر لە بازارە بە تەعاملکردن پێواتە لە قیمەی حەقیقی خۆی سعری زێر دەرچووە و زۆر زیاتر بەرز بۆتەوە پێویستە دابەزین بکە لە حاڵەتی ئێستاشە ئەو ترێندەی کە لە بازارە هەیە تا ڕادەیەکی زۆر ئاماژەی دابەزینی زیاترە لەوەی کە بەرزبوونەوە تۆمارکە لە مامناوەند و کورتمەودا پێمان وایە هەموو بەرزبوونەوەیکی لە حاڵەتی ئێستا
دەرفەتێکە بۆ دابەزین و لە دوورمەوداشە من پێم وایە پێش ئەوەی کە زێر مناتقی 3600 دلار ببینێ سەردانیکردنی منطقەی 2700 بۆ 2800 دلار بە گوێرەی ئەو قیمەیە کە ئێستا زێڕهەیەتی لە بازارە ئەگەرێکی زۆر وارد و کراوەیە لەبەرەوەی ئێمە هۆشداریە دەینە ئەو هاوڵاتیانی پێ وایە 2700 دلار ببینێ کاگەرم ئەو خانانە من پێم وایە لە بۆ 3 بۆ 6 مانگی داهاتووە ئەیبینین کە ئۆنسەی زێر سەردانی منطقەی 2800 دلارەکە لە بازارەکانە باشیتی 2800 حسابە من بۆ 800 تۆزێک ئەڵێم احتیمالێک بادابنێ بەس بامش قسەیەکی خۆمی تیا بکەم جاربا لەسەر زێر قساکەی من تۆزە بە قورسی ئەزانم خوار 3000 ڕووباگە ڕۆژ با 2950 بۆ 3000 جایتی بزانین بە پێی کات کامیان ڕۆیا بۆ هیوایی کە کەس لە هیچیان ئازەرەر نەکە لەسەر زیو کاگەرێ لە ساڵی لە 5 ساڵی ڕابردوان بە دواداچوونێکم کرد لە 2020 تاکو ئێستا زیو لە 130 بەرز بۆتەوە ئاڵتون نزیکەی لە 100 بەرزبوونەوەی تۆمار کردو بەڵام لەم 2 ساڵەیە لە 2024 و ئەگەر 26 بۆ حساب بکەین زێر زیاتر بەرز بۆتەوە تا زیو ئەمە مانای وانە قوی زیو نەمابێ بە تایبەت پاشەکشەی کردبێ کاک دکتۆر پێم خۆشە بابەتێک ینی بە شێوەیەکی زانستی ڕوون بکەینەوە لێرە مەسلەی زیو بۆچی تا ئێستا وەکو ئەوەی کە زێر بەرز بۆ بەرزبوونەوەی نەکرد پێویستە هەموو بەرهێنەر و هەموو بازرگانێک لەوە تێبگا کە زیو ینی کانزایەکی پیشەسازیە مێتاڵێکی پیشەسازیە و کانزایەک نییە کە سەیف هیڤن بێ وەکو زێرپەناگەی ئارام بێ بۆەوەی کە مستەسمیر بیکرە لە مستەقبەلە قازانجی لێ بکە ئەگەر ببینی ئەم ماوەی کە زێر هەمووان بەرزبوونەوەی کردووە سەبەبەکەی ئەو بۆ کە لە ڕووی ژیۆپۆلیتیکیەوە دنیا بە قۆناغێکی سەختا تێپەڕیوە و لە ڕووی اقتصادیشەوە دنیا بە قۆناغێکی سەختا تێپەڕیوە ئەم دوو خاڵە وای کردووە لە ئەساسا سعری زێر بەرز بێتەوە و پیشەسازی تا ڕادەیەک پاشەکشەی کردووە بە تایبەتی ئەم لە دوای ئیمزاکردنی تاریفە گومریەکانە بەڕێستان ئاگادارن کە بازاڕەکان ینی فەوزایەکی زۆری تیا سەر لە شێواوێکی زۆر دروست بە لە بازاڕەکانە فەزیویش بن نەتیجە وەکو کانزایەکی پیشەسازی بەرزبوونەوەی نەکردووە من پێم وایە لە حاڵەتی ئێستەیە زیو دابەزینێک بکات دابەزینێک بە حکمیەوەی کە اقتصادی دەولی احتیمالی ئەوەی هەیە کە بە قۆناغێکی سەخترا تێپەڕێلەوەی کە ئێستا ئەیبینین فەوا کات کە زی وەکو مێتاڵێکی پیشەسازی لە بۆرسەکانە تا ڕادەیەک سعری دابەزی احتیمالەتی 27 دلاری هەیە جارێکیکە ببینێ بەڵام منطقەی 27 دلار یەکێکە لەو دەرفەتە ناوازانەی کە لەوانەیە 15 ساڵ جارێک لە بازارە بۆ و بەرهێنەر دروست بێ و پێم وایە هەدەفی دوای ئەوە ناوچەی 50 دلارە کە وەکو نرخی مێژووی زیو لە بازارە 42 پاشان 50 دلار سەبەبەکەی دنیا لە من پێم وایە هەتاوەکو بیداەتی 2027 کەمتری ژیانی نیاتی 2026 ئەم سعرانە بینین لە بازارە و سعری خەیاڵیە بن بۆ زیو چونکە دوای ئەوەی دنیا لە ئەزمەیەک نەجاتی ئەبێت هەموو کۆمپانیەکانەکەونە سەر پێی خۆیان و پیشەسازی ئەکتیڤە بێتەوە زۆرترین دیماندیانە بێت لە یەک کاتە زۆرترین خواسی لەسەر دروستە بێت لە یەک کاتە بۆ ئەوی کە لەبەرەوە سعرەکەی بەرزەبێت و کۆی کە لە نەوتا بینیمان لە کۆرۆنایە سعرەکەی دابەزی بۆ 0 و خوار 0 دواتر کە بازارەکان کراوە پیشەسازی کەوتە سەر پێی خۆی هەتاوەکو 125 و 130 دلار لە بازارەکانە نەوتی خاوی ئەمریکی بەرز بووە سەبەبەکەشی چ سەبەبەکەشی هەمان ڕوسیا پوشی نەوتی کرد بۆ سعرانە بەڵێ ئەوش فاکتەر بوو کاگەرم لەسەر دینار لە بانکی ناوەندی چ باس و خواستێ بوو لەسەر دیناری عێراقی خەڵک کەمێک دینارم بۆ داوای پێم خۆش بوو ئەو پرسیارەت لەبیر ئەو پرسیارەت لێ کردم کاک دکتۆر لەبەرەوەی مۆزوعی دینار ئێستا لە بازاڕەکانە بابەتێکی زۆر حساسە و خەڵکیش بەڕاستی نازانێت چی بکە نازانێت زیاد دابەزێ یاخود منتیقەی کڕینەوەیە بەڵام من وەکو پێشبینی خۆم ناوەکو تەحلیلی خۆم ناوەکو ئەوەی کە لە ڕاوێژکاران و نزیکانی بانکی مرکزی گوێم لێ بۆ باس سیاسەتی داهاتووی دینار کراوە لە عێراق ئەمەیە کە سیاسەتی بانکی مرکزی لە سێمانگی داهاتووە ئامانجیان ئەوەیە کە نرخی سەرف لە بازاڕەکانی عێراق بهێن 135-136 دلار ئەمە قسەی کەسێکی فەرمی ناو بانکی مرکزیە کە ئاماژەی بۆ کردووە ئێمە لە داهاتوویەکی نزیکە واکەین کە خواستی بازار بگۆڕین زیاتر لەوەی کە خواستی بازار بگۆڕین لە دلارەوە بۆ دینار و بۆ سعری دیناری عێراقی بەرزەکەینەوە لە بازاڕەکانەوە و بە ئەگەرێکی زۆریش ئامانجیان ئەوەیە کە بیگەن بە منطقەی 135 و 136 هزار بە دقیقیش
ئامانجەکان بۆ مانگی 6 و 7 ئەم ساڵە، یعنی تاوەکو مانگی 6 و 7 ئەم ساڵ هەدەفی ڕئیسی بانکی مرکزی ئەوەیە کە سعری دۆلار بگاتە 135 136 چونکە من حتا پرسیاری ئەوم کردوتم باشە ئەم لەسەر چ بنەمایەکەم سیاسەتە داڕژن یعنی نەک دای ئەڕێژن بەچێ وەسیلەیەک ئێواتانێ بگەنە ئەم سعرە لە بەرەوەی کێسە فەرقێکی زۆر هەیە. باس لەوە کرا کە لە ڕاستیە لە عێراقا ئێمە دوو جۆر تاجرمان هەیە، تاجرێکمان هەیە کە هەموو ئەوراقێکی ڕسمیە و تاکسەیە بە حکوومەت و داتا و ئەرقامی خۆی بەیان کردو بە حکوومەت و لەسەر ئەو ئەساسە لە بانکی ناوەندی عێراق دۆلار وەرەگرێ و کاڵای لە دەرەوە پێ هاورداکە. جۆرێکی ترمان هەیە لە تاجر ئەوانن کە پێیانەوترێت تاجری ناو سوقی سانەوی پێوترێ، ئەمانە ئەوراقیان ڕسمی نیە تا ڕادەیەکی زۆر و داتا و قازانج و زەرەری خۆیان بە هیچ شێوەیەک بۆ لایەنی معنی ئاشکرا نەکردووە. بەچیان کردووە لە پێشترا لە ڕێگەی سەرافەکانە دۆلاریان بەدەستکەوتووە، سەرافەکانیش لە ڕێگەی تەرتیبکردنی ئەوراقەوە ئەم بابەتانەیان بۆ ئەم تاجری سوقی سانەویانە دروست کردووە. بەڵام لە حاڵەتی ئێستاە بۆ ئەوەی کە ئەمریکیەکان و بانکی ناوەندی بگەنە ڕێککەوتنێک یاخود میکانیزمێک دۆزنەوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە سیستەمێکیان دروست کردووە ئەوەی کە بۆ ئەمانشی کردەوە پێوترێت سیستەمی کەیتو. سیستەمی کەیتو ڕاستەوخۆ لە ژێر سەرپەرشتی بانکی ناوەندی ئەمریکا وەزانەی وەزارەتی خەزانەی ئەمریکایە. چییە کاتەم سیستەمە هەموو ئەو ئەوراقانەی کە لە سوقی سانەویەوە تەحویل ئەکرێ بۆ داواکردنی دۆلار بەم سیستەمایەتی ئەپەڕێت. زۆربەی ئەم پێدانی دۆلارێکی بەڵێ بەڵێ بەشێکی زۆر زۆری بە ئەگەرێکی زۆر احتیمالەتی ڕەفزی هەیە، حتا ئەرقامی دقیقیان لابوو کە پێشتر ئەم سوقی سانەویە لە عێراقا 95 بازارەکەی پێکەناوە کاک دکتۆر. لە حاڵەتی ئێستەیە توانیویانە 135 ئەم ڕێژەیە کەم بکەنەوە زۆر بە معنایەکی تر لە حاڵەتی ئێستا لە 195 هێناوە. ئەمەش چییە کات کە تۆ ڕێگریت لەمە کرد ئۆتۆماتیکیان تەڵەبی تاجر لە بازارەکانە لە دینارەوە لە دۆلارەوە ئەبێ بە دینار. زۆر باش لەبەرەوە تاجر ناچارە لە بازارە دۆلار بفرۆشێ بۆ ئەوەی کە دینار بکڕێت و لە بانکی ناوەندی دۆلاری پێ بکڕێت. بە ئەمان یعنی ئایدیای عامی بانکی ناوەندی ئەوەیە کە تەڵەبی تاجر لە دۆلارەوە بگۆڕێ بۆ دینار بەم شێوەش کۆنتترۆلی سعری دیناری پێ بکەن و هەتاوەکو منطقەی 135,000 دلار دابەزە لە بازار. هەرێم ڕێبا شارزای بازاری دارێ هەمشە من چێژ لە گفتووەکانمانە بینم بەرچاوڕوونی باشمانەی تێ هەر بژیت لە هەولێر لەگەڵمانە بوو. دروست دەدەقەی تر خاوەن قەرەداغی لێرە ستۆدیۆی هەش پێشکەشەکە هەواڵ و زانیاری نوێی لایە بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە بێت.